بەرەی مقاومەت جەنگی دژی ئەمریکا ڕاگەیان لە پێنج شوێنەوە هێرشی درۆنیان کردە سەر ئەمریکیەکان. گروپەکانی سەر بە بەرەی مقاومە خەریکە دەرگای دۆزەخ بەڕووی عێراقدا دەکەنەوە و ئاگری شەڕ لەسەر خاچی عێراق دەکەنەوە. شەوی ڕابردوو گروپەکانی سەر بە بەرەی مقاومە هێرشی درۆنیان کردە سەر پێنج شوێنی جیاواز کە بەشێک لەو شوێنانە ئەمریکیەکان لێجێگیر کراون. دوای هێرشە درۆنیەکان گروپەکانی سەر بە بەرەی مقاومە ڕایانگەاند ئەنجامدانیە و هێرشانە بۆ لەناوبردنی سیستەمی ڕاداری ئەمریکیەکانە. هێرشەکان دوایەوە هات کە ئێران ڕەخنەی توندی لە گروپەکانی سەر بە بەرەی مقاومە کرد کە لەو جەنگەی بەرۆکی ئێرانی گرتووە گروپانەی هاوکاری لە ئێران وەردەگرن خۆیان بە دوور گرتووە. هێرشە درۆنیەکانی گروپەکانی سەر بە بەرەی مقاومە بۆ سەر سەربازگەکانی ڤیکتۆریا و تازی و سەربازگەی عین ئەسەد و سەربازگەی ئیمام عەلی و سەربازگەی بەلەد ئەنجام دران و ئامانزیان لە لەناوبردنی سیستەمی ڕادارەکانی ئەو سەربازگانە بوو. چەند ڕۆژێک لەمەوبەر ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی ئاشکرای کردبوو گروپەکانی سەر بە بەرەی مقاومە ئامادەکاری دەکەن تا هێرش بکەنە سەر بنکەکانی ئەمریکا لە عێراق و سووریا. بەو هێرشانش گروپەکانی سەر بەرەی مقاومە دەرگای دۆزەخیان بەڕووی عێراقدا کردەوە و ئەو شەڕەی سوودانی دەمێکە لێی دەترسێت 2000 دێتە خاچی عێراق و لە بەرامبەر پشتگوێ خستنی ئاگادارکردنەوەکانیان ئەمریکا گورز لە گروپەکانی بەرەی مقاومە دەوەشێنێت و سەرکردەکانیان بە ئامانز دەگرێت.